ئەگەر ڕۆژە من نێبوو ناوتێرەکان بڕوا بێ نەخۆش ئەگەر نەخۆشیش بم بێمە ناوتێرانە چاکەم وەستا تەنها کەسێ نەخۆشە دکتۆر بۆی نووسیوە تەنها کەس هەناسم هاتۆتێتی دەڵدە لێ یاوم نەخۆشم ئەم فێرە ڕاگرێ زۆر شەی مرتاح. من ناوم جەبار مەحموودە ناساوم بە جەباری حاجی مەحموود ماوەی 42 ساڵە پیشەم بە خێوکردن و فرۆشتنی باڵم دێت هەموو جۆرەکانم لایە لە تووتێوە لامە تا ئاخری تا تێرە حڵم لایە ساڵانی ڕابردوو ئەتەیرێکە بوو لە سلێمانیە زۆر کەم بوو ئێستا ئەنواعی هەیە ئەنواعەکەی زۆرە یعنی ئەمەنە نەوە هاتۆتە ناو سلێمانیەوە لە ژماردن نایە بە خێوکەرێکی چاکیشمانەیە کە بەخێوێت جاران کەمە بوو ئێمە بیان و تا تووتێکی ئەفریقیە لە ماڵێکا پەرجاکە سەیرێک ئێستا هەموو ماڵێ تووتێکی تایە چێژێکی ئەوتویتە ڕۆژانە خەڵکی بەو پەڕیسانازیەوە کە حەزیان لە چێژێکی وایان لێ وەرگتووە لە بسێرا یعنی بەلایەن دەرونی و مرتاحی ئەگەر ڕۆژە من نێبوو ناوتێرەکان بڕوا بێ نەخۆش ئەگەر نەخۆشیش بم بێمە ناوتێرانە چاکەم وەستا تەنها کەسێ نەخۆشە دکتۆر بۆی نووسیوە تەنها کەس هەناسم هاتۆتێتی دەڵدە لێ یاوم نەخۆشم ئەم فێرە ڕاگرێ زۆر شەی مرتاح نێرەکان حرەکات یعنی مێ حرەکاتی نێستا بۆ نمونە تووتی شەکردی زۆرە سەوتی بەرزترە مێکە سەوتی کەمە شەکردیشی کەمە ئێستا کوڕان حەز بە نەوعەتێرێکەکەن ئینتاجی لێ بگرن زاوزەی پێ بکەن بەڵام شتەکان حەزیان لە تێری ماڵی